ئێمە پرسە و سەرخۆشی خۆمانە ئاراسی بنەماڵەتی کۆشەرەکانەکەن و هەر ئاراسی هەموو هاورە و هاوسەنگەرەکانی یەکەین. ئێمە وەکو پێشمەرگەیەک بەڕاستی ئەو هەستەکەن کە پێشمەرگەیە کەسێک کە پێشمەرگەیەک شەهید دەبێت لە هەر پارچەیەکی کوردستانە لە هەر شوێنەکە لە هەر حیزبەکە بەئی خۆمانی ئەزانین بە ڕۆڵەی ئەم خاکەی خۆمانی ئەزانین کاتێک کە خەڵکێک هەرێکێک لە ئێمەکە ناوی پێشمەرگاتی لە خۆی ئەنێت و خەبات دەکات لە پێناوی ئاشتی و ئازادی و سەرفرازی کوردستانە پێم وایە تەنها بۆ یەک پارچەی کوردستان هەوڵ نادا. ئێمە سنوورەکان ئەزانی کە ئەو سنوورانە کاتی خۆی کە دروست کرێنراون بۆ ئێمەی کورد بەڵام خۆتان ئەزانن بە خەبات و مادەبوونی بە ئێمە چەند ساڵەکە خەباتمان کە بۆ ئەو سنوورانە ببێزێنین بەڵام بەداخەوەکە بە ئێستا شەوانەکە دەستی دوژمن ئەگاتە ئەو شوێنانێکە مەسەلەن ئەگاتە ڕۆڵەکانی ئێمە لە هەر شوێنێکی کوردستان بێ بە پلانێک بێکە بە هەر شوێشێکە ئەمە شەهید دیاریش یەکەم شەهید نییە ئێمە ئەبێ ورەمان بەرز بێ ئێمە زۆر شەهید دیارمان هەیە لە هەموو کوردستانە و هاوسەنگەرەکانی زۆرن هاوخەباتەکانی زۆرن ئێمە ناهێڵین خەو ئاواتی ناحەزانی دوژمنەکانی داگیرکەرانی کوردستان بێتە دی ئێمە گەڕین ئامانج و خەونەکانی شەهیدی دیار دێنەدی من پێم وانێ بەو شێوەیە کە بڵێ بێدەنگی هەیە پێم وایە ئەمەی کە ئەیبینی هەموو لەو ئاسانەکە ئێستا لەگەڵ ئێوە لەم شوێناکە هاوخەمن لەگەڵ هاوخەمی ئێوە ئەمانە خۆی بەوە ئەگرێت کە ئەمە مانای بێدەنگی نییە هیچ کەسێک لە هیچ حیزبێک بە تایبەتی کە کراوە داگیر کرا لە ڕاگەانەکانەوە کار لەسەر ئەوە کراوە لە ڕێگای علاقاتەکانەوە کار لەسەر ئەوە کراوە خۆتان لەوانە لە حکوومەت و لەوانە ئاگادارمەکە لەوەی کە بەڕاستی ئێمە زۆری شەوڵمانە بە تایبەتی ئێمە وەکێکی دیشمانی کوردستان هەمیشە ڕێگر بووین لەو ناحەزانی لەو دوژمنانێک کە ویستوانە دەستیان بگا بە قەندیل دەستیان بگا بە پێشمەرگێک ئێمە یەکێک لە پێشمەرگەکانی قەندیل و یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە لە هەموو پارچەکانی کوردستان تەواوکەری یەکترین ئێمە کوردین لە هەر شوێنێکە کورد زەرری پێ بکە ڕۆڵەیەکمان لێ شەهید بێ پێم وایە هەمومان لە یەک بازنەیەکین کە ئەقلینەوە ئەوش کە ڕۆڵەی کوردە و هەمووشمان لە پێناوی یەک ئامانجە هەوڵ دەدەین.